ئەزیزانم خۆشەویستانم ئەم کاتتا شات دڵخۆشم زۆر خۆشحاڵم جارێکی دیکەش لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی فەرهەنگ بە ئێوەی بەڕێز دەگەمەوە بۆ ئەم تەوەرە بۆ ئەم ئەڵلقەیە باز لە گرنگی کتێبخانە خوێندنەوە نووسین کتێب دەکەین بۆ ئەم بابەتە هەردوو ئازیز هەردوو شارەزا خات و کەوسەر محەممەد ئەمین بەڕێوبەری کتێبخانەی ئەوقافمان لەگەڵا هەروەها مامۆستای ئازیز مامۆستای بەتوانە مامۆستا جەزا ئەحمەد قادر شارەزای بواری کتێبخانە و ئەرشیف بەخرات نادەکەم بەناوی بینەران بەناوی کورسات گەورەتان کردین مامۆستا خات و کەوسەر بەڕێزت بەڕێوبەری کۆنترین کتێبخانەی شاری سلێمانیت کە کتێبخانەی ئەوقافە لێکەم لە دەست پێکە ینی لێکەم هەنگاوی باسکردنی کتێبخانەیە دەبێت ئەوە پرسم کە ئێستا کتێبخانە لەکوێی دنیای ئێمەیە لە کۆمەڵگامان لە نەتەوەمان لە پەروەردەمان ئێستا وەزعی کتێبخانەکانی ئێمە چۆنە بە تایبەتی کتێبخانە حکوومیەکان دەستە خۆش بێ هەڵبەتە پرسیارەکەی جەنابەت بۆ من چەند تەوەرەیەکی جیاواز ئەگرێتوانێ یەکێک لەوانە ئایا کتێبخانەکانمان لە ئەستێکی باشە خزمەت کردووە تاوەکو ئەوانیش لەلایەن خوان و خزمەت بە خوێنەر بکەن یاخود خوێنەر چەند بەڕوڕی کتێبخانەکان ئەچنەوانێ بە تایبەت کتێبخانەی ئێمە کە کتێبخانەی ئەوقاف و باگراوندێکی دینی هەیە هەڵبەتە لەسەر ئەستی ئێستا ئەگەر باسی بکەین کتێبخانەکان بەداخەوە لە پاشەکشەی خوێنەرایە بەڵام کتێبخانەی تایبەتیش هەیە بەش بە حاڵی ئێمە کە کتێبخانەکەمان و کتێبخانێکی تایبەت ئەگەر ئاماژەی پێبین کە کتێبخانەی ئەوقاف وەکو جەنابەت ئاماژەت پێ کتێبخانێکی دەوڵەمەندە لەسەر ئاستی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان هەڵبەتە تایبەتمەندیەکی وای هەیە کە خوێنەرێکی باشی هەیە لەسەر ئەو ئاستانەی کە پێویستیان پێێتی هەڵبەتە ئێمە کوسەر چاوە زیاتر بەکارین بە تایبەت کە ئێمە خاوەن دەستنووسێکی زۆر باش و دەوڵەمەنین زیاتر سەردانی کەرەکانمان بە بشێوەیە بەڵام بە گشتی وەکوی کە جەنابەت ئەگەر پرسیارەکەت بۆ ئەمە بێ خوێنەر بێت خوێنەر کەمە چەند هۆکارێکیش هەیە هەڵبەتە دوای جار لە پرسیارەکانی جەناب تا وەڵامی ئەینەوەە ئەوانەی کە ئەو توێژانەی سەردانی کتێبخانەی ئەوقاف دەکەن یان کتێبخانە حکوومیەکان بەگشتی توێژەرانن زیاتر یان خەڵکی ئاسایشن ینی باڵێ مناڵی تایە مەکتەبی تایە ژنی تایە ئەگەر بکرێ وەکو داتایەکە پرسیارێکی جەنابەت چەند پرسیارێکە بەڕاستی ئەگەر ئێمە تایبەت بکەین بە ژنان یاخود مناڵان ئەگەر لە کۆتا پرسیارێکی جەنابەتەوە دەست پێ بکەم من بەداخەوە ئەمەش ئەڵێم کە خوێنەری ژنمان کەمە بەش محاڵی وەخی کەمە لە کتێبخانەکەیان هەرچەند کتێبخانەی ئەوقاف تەنها بابەتی دینەکانی تیانە یاخود قورئان و تەفسیر و بابەتە فقهەکانی تیانە هەموو زانستەکانی تایە بەڵێ ڕاستە زانەکانی ئێمە ئەوانەی کە تایبەت بە دەستنووس نووسیویانە زیاتر لە سەر چاوکەی لە قورئانە و تەفسیر و علمی کەلام و علمی منطق و علمی فەلەکیات و هەموو علمەکانی تایە بەڵام بەداخەوە خوێنەری کەمە یاخود ئەوانەی کێن سەردانی کەرەکان زیاتر ڕەگەزی پیاوەن یعنی ژنان کەمتریان بۆی کە داوا بکەن سەر چاوەرگرن بۆی توێژینەوە بکەن بەڵام بەشی کتێبخانەکەم بڵێ خوێنەر هەیە خوێنەری ژن هەیە بەڵام ئەویش بە شێوەیەکی کەمە بەداخەوە مناڵانیش کەمە یاخود ئەوەی ئێمە نەمانتوانیوە زۆر خزمەتی بواری مناڵان بکەن بەشی کتێبخانی مناڵانمان زۆر ینی یاخود بڵین کەمتر یاخود تایبەتمەندیەکی ئەو توی نییە لەلای ئێمە تاوەکو بتوانین زیاتر مناڵان ڕاکێشین بۆی کە خوێنەر بن ئەمەش هۆکارێکی زۆر زۆری هەیە کە دوایی جەنابەت ئەگەر هایتە سەر باسکردنی من ئەیگەڕێنەوە بۆ ئەوی کە خودی مناڵەکە پەروەردە ناکرێ بۆی کە خوێنەر بێ ینی دیگەڕێنەوە بۆ خێزان من بۆ هەردوو بۆ هەموو خێزانیش و هەم بۆ دووهەمیش کە پەروەردەیە بە دەرەجەی دووەم پەروەردە بەڵێ باشە دێنەوە سەر ئەو مۆزوعە مامۆستا جەزا بەڕێزت من لە نزیکەوە شارەزام تقریبا نیوەی عمرت لەسەر شارەزایی لەسەر کتێبخانە دانا و دەیان کتێبت هەیە و چەندین توێژینەوە هەیە و ڕەنگە سەدان قوتابیشت پێگەیاند بێ لە پەیمانگا لە دنیای ئێمە ئێستا مەسەلەن لە خۆشتم بیستووە وەبزەمی شکل تەڕحەکانی زەنابیشت کە ئێمە دەیان گوندەکەینەوە بەبێ کتێبخانە
دەیان گەڕک بە بێ کتێبخانە، دەیان ناوەند بە بێ کتێبخانە. کتێبخانە کەوتوتە خواری خوارەوەی ئێحتیماماتی ئەم دنیای ئێمە. دەمەوێت باسی ئێستا باسی مشکلەکانی کتێبم بۆ بکەی. یعنی چێ بەرپرسە لەوەی کتێب ئاوا وەکو خاتوو کەوسەر فەرمووی کتێب ئاوا لە پاشە گەردانیدایە، لە پاشە لە دواکەوتندایە. یعنی پەروەردەمان، مەکتەبەکانمان، یعنی من نابیستم لە ژیانی ڕۆژانەم کە من خێزانم مامۆستایە کە لە ڕەفیقەکانم مەسەلەن کتێبخانە بکەوێتە شوێنێکی لە دنیابینی ئێمە. ئەدەبێ باسی ئەوم بۆ بکەین. سپاسە دەکەم. بەنسبەت کتێبخانەوە، خۆی کتێبخانە مەڵبەندێکی ڕۆشنبیری زانستی، پەروەردەیی، کللتوریە، فکریە، هەموو ئایدۆلۆجیەکانی لە خۆی گرتووە. یەکێکە لەو مؤسساتانەی کە تاک پێگەێنێ بۆ مەبەستی ڕۆشنبیرکردن، تاک پێدەگەێنێ بە مەبەستی وریاکردنەوە، تاک پێدەگەێنێ بە مەبەستی ئامانجێکی زانستی بەدەساتوو. خوێنەر لێرەدا ئەو کەسانە دەگرێتەوە کە دێن داوای معریفە دەکەن. معریفەکانی ئێمەش لە ناو کتێبخانە دەکە پارێزراوە بە دەقێکی نووسراوە پێشکەش دەکرێت. ئێستا تۆراندنێک لە بینی خوێنەر و لە بینی کتێبخانەدا هەیە، بەڵام تۆ بێ هۆکاری تۆراندنەکە بدۆزیتەوە، بزانین بۆچی خەڵک لە کتێبخانە تەکیوەتەوە یا ناخوێنێتەوەنێ. من باوەڕم بەوە نییە بڵم خەڵک ناخوێنێتەوە، خەڵک دەخوێنێتەوە، زۆریش دەخوێنێتەوە، بەڵام ژماری ئەو کەسانەی کە ناخوێنەوە لە هەڵکشان نایە بەرامبەر بەو کەسانەی کە دەخوێنەوە. یعنی ئەوانەی کە زۆرتر ناخوێنەوە ژمارەیان زۆرترێ. قەولێکی بیانی هەیە، دەڵێ ئەو کەسەی کە ناخوێنێتەوەنێ حاڵی لەوە باشتر نییە کە خوێنەوارێ و ئەوی شەر ناخوێنێت. یعنی ئەو کەسانەی کە خوێنەواریشیان نەبێکە نەخوێنەوە هەر هەمان حاڵی ئەو کەسانەیە کە نەخوێنەوارن و کتێب ناخوێنەوەنێ. کتێب بۆچی کراوە؟ کتێب بۆ کراوە کە زانیاریەکانی خۆی ببەخشێ بە بەرامبەرەکەی، تۆ پێویستی پێێتی. خاڵی وەرچەرخان لە نێوان نووسەر و کتێبە، لە نێوان نووسەر و خوێنەرە بریتە لە ڕنگدانەوەی چێژی نووسین. کاتێکە نووسەر دەقێکی پیرۆز دەنووسێت، دەقێکی جوان دەنووسێت، تامی خوێنەوە لە لای خوێنەر زیاد دەکات. بەڵام ئەوەی کە ئێساکە ئەزمەیەکی دروست کردەوە بۆ خوێنەری ئێمە بریتە لەوەی کە سەیریکە ساڵانە چەندەها هەزار کتێب چاپ دەکرێت. بەڵام ئایا ئەم هەموو کتێبە خوێنەری هەیە؟ کێشەکە لەوەیە ئاستی نووسینەکان لەوانەیە لە ئاستێکی نزمدا بێت، لە ئاستی تەمۆحی خوێنەردا نەبێت، لەبەرەوە سەیرەکەیت ئەو دەرەجەیەدا بەزێ بە شێوەیەک بۆ خوارەوە. خاڵێکی تر ئەوەیە زۆربەی زۆری سەرچاوەکانی ئێمە دانراون نین، چاپکراون، دانراون نین، چاپکراون، یعنی با بڵێن وەرجێڕدراون. وەرجێڕانەکەش بەشێک لە دەقەکان دەکوژێ، مەرج نییە هەموو وەرجێڕانێک 100% وەکو خۆی بێتە ئامانج. قەولێک هەیە دەڵێ وەرجێڕان بریتە لە دەقێکی نووسراو، یا خیانەت یا ئامانەت، بە یەکێک لەم دوانە دەشکێتەوە. یعنی ئەو کەسێک کە وەرجێڕە یا خیانەت دەکا یا ئامانەتەکە دەپارێزێ. ئەگەر نەیتوانی ئامانەتەکە پارێزێ کەواتە خیانەتی لە دەقەکە کردووە. لێرەدا خوێنەر تووشی چاواشەبوونێک دەبێت. لە چییە؟ لەوەی کە تۆ بەرهەمێک ئەگەر نووسێ ئەسڵەکەی دەستکەوێ بە زمانی نووسراو باشتر لی تێدەکەی وەک لە دەقێک کە جارێکی تر وەرجێڕابێت و جارێکە تەرجەمە کرابێت هاتی بێتە سەر لای بێتە بەردەستی خوێنەر. خاڵێکەیە کە دەمەوێت هەمیشە ئاماژەی پێ بدەم، بۆچی خوێنەرانی ئێمە، بۆچی ئەو ڕۆشنبیرانی ئێمە زۆرتر پێی بە کتێبە کوردیەکان دەبن؟ سەیرەکەی ئێمە نەقسی نووسەرمان هەیە، لە هەموو کایەکانی معریفەیە بگەڕێ. ئێستاکە بۆ نمونە بزانە چەند نووسەری عیلمی نەفسمانەیە، چەند نووسەری فەلسەفەمانەیە، چەند نووسەری ئاینیمانەیە، چەند نووسەری کۆمەڵاتیمانەیە، چەند نووسەری کیمیامانەیە. بابەتە عیلمیەکانی ئێمە هاتۆتە خوارەوە، زۆر باش هاتۆتە خوارەوە. دەزانی بۆ چکە هەموو ئەو کەسانی کە اختصاسیان لە بوارە زانستیەکانایە زۆرتر بە زمانی کوردی نانووسن تاوەکو تاکی کوردی استفادەی لێ بکە، لەبەر خاتری ئەوەی کە دەقێکی یاسایی هەیە، لەبەرەوەی کە منهەج گۆڕاوە بە زمانی ئینگلیزی بخوێنرێت، دەبێت بارهەمەکانیش بە زمانی ئینگلیزی بێتە بوون. ئەمەش خۆی لە خۆیان زەردانێکە لەو کەسانی کە پێویستیان بەوەیە بە زمانی دایک سەرچاویان دەستکەوت و دەستیشان ناکرد. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە خوێنەری کورد کەم بێتەوانێ. بەڵام کاتێک کە باسی کتێبخانە ئەکەی دەبێت لە هەموو شوێنەکە هەبێت. من دەبێت لە هەموو شوێنێک هەبێت، بەڵێ سم پێ دەڵم لە چ شوێنێکشە زۆر ئەبێ هەبێت. خوافی کە دکتۆر کەمال فوات هەموو جارە قسەی کێ بوو، دەیگوت هەر کاتێ ویستە ئاسی ڕۆشنبیری شارێک هەڵسەنگێنیت بڕۆ پرسیار لە تاکەکانی کە بزانە کتێبخانەی هەیە لە ماڵەوە. ئەگەر لە ماڵەکانمانە کتێبخانە هەبوو تۆ کەواتە سەرچاوەیەکی معریفی پاشخانێکی زانستی لە پشتەوە دانیشتووە. یعنی تۆ میوانی هەموو ئەو نووسەرانی، ئێستا من میوانی ئەم نووسەرانین هەمومان تێگەشتی لە خزمەتی ئەوانە دانیشتین. بۆ چکە کە پێویستمان بە زانیار یەکە بێ پەنا بۆ ئەوان دەبین.
گرنگترین شت لە کتێبدا ئەوەیە کە دەقی نووسرا و قەنەعەت پێکرا بێ بۆ دەقی وەرجێڕ یا بۆ کەسێک کە زانیاریەکان وەردەگرێت. ئێمە کە باسی کتێبخانە دەکەین سەیری جیهانی کتێبخانەکە یەک جۆر کتێبخانەمان نییە تاکو بڵین کتێبخانەی گشتیمانەیە هەر لە کتێبخانەی گشتیە کتێبخانەی مناڵانمانەیە کە لقێکی ئەساسیە. من 2 هەفتە پێش ئێستا لە شتوتگارت بووم دەڵێت پرسیارمان کرد لە ئەمینداری کتێبخانەکە دەڵێ لە 150 پاری ئەم کتێبخانە بەس بۆ مناڵ تەرخانەکرێت بۆ دابینکردنی سەرچاوەکانی مناڵان دابینەکەی باشە لە 150 بودجا بەس بۆ مناڵ بەس مناڵ کامە ئەوەی لە 4 ساڵ تا 18 ساڵە سەرچاو بۆ ئەوان دابینەکەن بۆی خوێنەرێکی هەمیشەیمان هەبێ ئەوان ئەگەر خواستەکانی خۆیان لە قوتابخانە و لە ماڵەوە و لە شوێنەکانی تر بەدی نەکرێت لە لای ئێمە بۆیان بەدیەکرێت یان ئامانجەکانیان بۆ دەهێنینە بوون. یەکێکی تر لە جۆرەکانی کتێبخانە کە هەمانە کتێبخانەی چاکسازیە چاکسازی گەنجان کاکە پێویستی بەوەیە کە تۆ هەمیشە لە جاتی ئەوەی کە بە شتێکەوە خەریکارکرد بە کتێب ئاگداری لە بەندیخانەکانی ئێمە کتێبخانە هەیە بەڵێ هەیە بەڵێ لە بەندیخانەی چاکسازی گەوران هەمانە. بەڵێ یەکێکی تر لەوە کتێبخانەی نەخۆشخانەیە خۆ کتێبخانە بۆ نیە بۆ نەخۆشەکانیشە بۆ ئەو کەسانەیە کە لەگەڵیان نانۆپیان ئەڵێن نیگەرانەکان ئەوانەی کە هاوپێچی نەخۆشەکانن کە خۆمان پیان ئەڵێن مرافق بۆ پزیشکەکانە کە پێویستیان پێێتی لەسەر بابەتێ بخوێنەوانێ ئەمانە هەمووی بەشێکن لە کتێبخانەی گەڕۆکێکە کە لە بەشەکانی کتێبخانەی هین ناوێت چیە گشتی کاتێکە دەڵێ کتێبخانەی گشتی شارێکی وەکو سلێمانی یەک کتێبخانەی گشتی هەیە بەڵام دەبووای ئێستاکە 4 بەلانی کەم و 3 کتێبخانەی هەبووە بۆ بەشی ڕۆژهەڵات کتێبخانێکی گشتی بۆ بەشی ڕۆژاوە کتێبخانێکی بووە لە ناو پارکی ئازادیا کتێبخانەیەکە بووە خەڵک بچوابی خوێندە لە هەواری شار دەبووە جێگەیەکە بووە بۆ کتێبخانە جەناب فەرمووت گوندەکان و سیتیەکان و ئەم شقانێک کە دروست دەکرێت بێ کتێبخانن من بە نووسین لە ئاسۆی کتێبخانە بڵاوم کردوێتەوە کە ئەرکە لەسەر بەڕێوەبەراتی وەبەرهێنان کاتێکە بیکا بەمەرج بەسەر خاوەنی پرۆژەکانەوە کە شقەیەک دروست دەکرێت کە باڵەخانەیە کە گوندێک دروست دەکرێت یەکێ لە مەرجەکان دەبێت کتێبخانەی هەبێ چگە هەموو خەڵکانەی کە لە شقەکانە دەژین هەمیان خەڵکی گەنجنین خەڵکی بەتەمەنیشی تایە خەڵکی خانەنشینیشی تایە ئەمانە لە کاتە فەراغەکانە کە دێنە ناو باخچەکان دەتوانن بچنە ناو کتێبخانەکان. من ئەم جاری پێشوو لە ئەمستردام لە چوون بۆ کتێبخانەی گشتەکەی سێرچێکی تاوام لەسەر کرد و راپۆتێکی باشم لەسەر بڵاو کردەوە ئەڵەیەکێ لە باشترین جۆرەکانی کتێبخانە کە ئێمە گرنگی پێدەدەین کتێبخانەی بە ساڵاتچۆکانە و زۆرترین توێژینەوەش لە لای ئەوان بەردەزێنن بۆ چکە هەموو ئەزمونونەکانی ئەوان وەردەگرینەوە کە لە ژیانە کردویانە دەیکەین بە راپۆرت و بە توێژینەوە بە لێکۆڵینەوە تاوەکو سوودمەندمانە سوودی لێ ببینە. اینجا لە کتێبخانەی بە ساڵاتچۆکانە ئەو خەڵکانی کە لەوێ ئەمێنەوانە بیرەوەرەکانی خۆیان دەنووسنەوانێ تۆیکە لە شتە باشەکانی مێژوو بریتە لە بیرەوەری کە بە ساقی دەسەکەوتێ. اینجا یەک زۆر کەسیشی تیادا نیە یەکێ تایار بۆ یەکێ سەرباز بۆ یەکێک لە فەرمانگە بۆ یەکێ لە شارەوانی بۆ هەرێکی لە ژنێکەوە هەزمونێکی جیاواز ئەنجا ئەگەر بێت و حکوومەت بیکا بە ئەرک بەسەر ئەم پرۆژانەوە کە لە هەموو مۆڵێکە لە هەموو سیتیەکە لە هەموو گوندێکە کە دروست دەکرێت کتێبخانەیەک هەبێت خەڵکانێکی زۆر هەیە کە لە ماڵەوە لاوانێ ئاستەنگی بۆ دروست بێ نەتوانێت کەشێکی ئارام بۆ خۆی دروستکە کتێبخانە بەکار بێنێت وەک وەسایلێکی کە بەکاری بێنێت. من تەرحەمەوە بووە جارێکی کەشان ینی دووبارەیەکەمەوانەیە هەر حەسەکەم ئەمە بکرێ بە پرۆژە هەواری شار باشترین زەوی هەیە با کتێبخانەیەکی گشتی تێدا بێت کە خەڵکانێک دەچن بۆ ئەوێ لێ ئاسودەی خۆیان وەرگن باعث نەبێت لە پارکی ئینمانە لە پارکی ئازادی ئەومان هەبێت ینی خۆ کفر نابێت چی تێچێت اینجا هەر خەڵکی خۆبەخش بۆ خۆی هەیە ئەوە کتێبخانەکە بەرە بەڕێوە بنەتیشی بە حکومت نییە دای بمەزرێنێ دەیان کەسەیە متەقاعدە پێویستی بەوەیە کاتەکانی خۆی بەتاڵکات دەچێت لێ بە خۆبەخش کار دەکات. واقعا باسی نەقلیات بۆ کردم مامۆستا ئەوە کتێ لەسەر کتێبخانە نەقلیات ئەوە ساڵی 2016 بوو مؤتەمەری سێمی مەکتەباتمان هەبوو لە دهۆک برایکی کاک ئازاد جندیانی ناوی کاک هەڵگورد بوو مەشروعێکی تەقدیم کرد ئێمە لە دیژنەی هەڵسەنگاندن بووین لەسەر کتێبخانەی نەقلیات دەیگوت باشترین شت ئەوەیە کە بتوانین کتێبخانەیە دروستکەین لە ناو نەقلیاتەکانە لە شوێنی گواستەوەی نەفەراتە کتێبخانەیەک هەبێ ئەو نەفەرانی کە لێرە سەفەر دەکەن دەچن بۆ دهۆک چەند سەعاتێ لە ناو سیارە دەبن کتێب لێرە وەربگرن لەسەر میلاکی سایقەکە لەسەر ڕقەمی سیارەکە
وەری بگرن و ئەو ڕێگە دوور و درێژە بە خوێندنەوە بەسەر بەرن لە کۆتاییدا کتێبەکە تەسلیم بە ساقەکەکەن ساقش تەسلیمی بە بەرامبەرەکەیەکات هەم تەداولی شەکەبێ ئاڵوگۆڕێکشە بێ هەم زانیارێکیش وەردەگری. من لەسەرەوە شتێکی ترم وەرگرت لە ئەوروپا تەماشا دەکەیت هێڵەوەکانی گواستنەوە زۆرن. یعنی خەڵک زیاتر بە شەمەندە فەرکار دەکات بە هاتو چۆ دەکات بە پاسی درێژ بە فلێکس پوستەکان ئەوانە ئەکەن ئەوان بۆ خۆیان کتێبیان پێبوو. یعنی خەڵک بۆ خۆی کتێبی نابوو لەگەڵ خۆیان بۆ ڕێگەیەکی دوور بەکارێنێت تا ئێستاکە لە لای ئێمە خوێندنەوە نەبووە بە کەلتور. هەر کاتێک کللتوری خوێندنەوە لە ناو ئێمەدا بڵاو بوو ئەو کاتە ئێمە بین بە وڵاتێکی ڕۆشن بی. بەس من سەیرم لە شتێکێت کورد دەڵێت دۆستی ڕاست و بێمنەت کتێبە بەزیان باشترین هاوڕێمان کتێبە ئێخۆ ئێمە هاوڕێتی نازانین ئەگە بمانزانێ لە ماڵەوە هەمومانێکی کتێبێکمان لە تەنیشتی خۆماندانە ئێوە دۆستەی کە زانیاری بە بێمنەدایا و ئەرکی هینیشی بەسەر ناکە منەتیشی بەسەر ناکە هەر کتێبە سەرنج بدە ئەساس یەک شتی بچکۆلم خوێندەوە زۆر کاریگەری لەسەرم هەبوو دەڵێ هەموو کەسانێک کە نەخۆش دەکەون عیلاج بەکاردێنن کە عیلاجەکان چارەسەری کردن دوایی مقەباکانی هەمووی توڕ دەدەن منەتی پێ نازانێ هەنێ خەڵکەیە لەم کۆمەلگادا کە دەستی دەگری لە ئەزمەکانە کە ئینقازیەکەی ڕزگاریەکەی دوای کاری پێ نامێنێت ئەو خەڵکانی کە هێن بۆ کتێبخانە هەمیان پێویستیان بە زانست و زانیاریە کە دوای زانست و زانیارەکان دەستکەوتتر نایەنەوە بەلاتە وەک چۆن بۆ دووبارەی بۆ باس کردم کە تەڵەبەیەک کتێبوو منهەجەکەی فرێدا ئەوم بە چای خۆم بینیم تەلەبەکانی پۆلی چوار کاتێکە ئەوە چواری زانکۆ یعنی من ڕسمم گرتووە کاتێکە لە ئاخیر ئیمتیحان لێ بنەوە دەفتەر و کتێب و مەلزەم و هەرچی شتێ تووڕ دەدەن بە ئاسمانە ئاوا بە گەڵاگەڵایە دێتە خوارەوە وەکوی لە میحنەت نەجاتی بووبێت لە کاتێکە ئیتر ئەمە کۆتاییەتی بە ژیانی خوێندن و خوێندەواری بۆچی بڕوان پێ بکە کە ئەمە قەنەعەتی تەوامەکە دەیڵێن هیچ زانکۆیەک نییە لە کوردستانە کاریگەری لەسەر شەقام هەبێت مامۆستا دێنەوە سەر زانکۆ چکە من قسەکەم لەسەر تەلەویز زانکۆکە بوو کە دەفتەرەکانی فڕە دەدات وازانە ئیتر کۆتایی بە ژیانێکی ناخۆشیێنا و سەرەتای ژیانێکی خۆشی دەست من تەمام لەوەیە کە زیاتر لەسەر سوود لە ئەزمموی زەنابەت بۆگرم لەسەر توێژنەوەکانی زانکۆ نامێ ئاو بەسەر پێی باسیکەین تەوریش زۆر گرنگە مامۆستا کەوسن کتێبخانە و پەروەردە کاریگەری پەروەردە بڕیارەکانی پەروەردە کەم لە نزیکەوە دەزانم جەنابەت ینی سەرقاڵی ئەو بوارە یان قاڵ بوویتەوە لە بواری پەروەردە ئێمە چیمان نوقسانە بۆ ئەوەی پەروەردەیەکی ڕێک و پێکمان هەبێ کە ئاشتمان کاتەوە لەگەڵ زانینە لەگەڵ معریفەیە بۆ ئەوەی وەکو مامۆستا فەرمووی تاچێکی وشیار و تاچێکی ئیجابی و پۆزەتیڤمان دەستگەوی لەو کۆمەڵگایە پێشم بە بڕیارێکی جەنابی وەزیرە بەڵێ لەبارەی چی لەبارەی ئەو مناڵانەی کە عەلەقەل ئەچنە پۆلی یەکی سەرەتایی بەڵێ چۆن ئاشنایان کەن بە خوێندنەوەی دەرەوەی منهەجەکەی دەرەوەی ئەو کتێبانی کە بۆیان دانێت تا تاوی کەن تا سەڵتاوە بێ چونکە بەتەنیا کتێبەکانی خوێندن مناڵەکەت ناگەێن ئامانجێکی وا کە بتوانی پشتی بە مناڵەکە بەست وەڕەنگە ئەو نەوع کتێبانە چکە منهەجەکە لە بەروی هەموو مناڵمان هەیە منهەجەکە ئەوەندە ئاڵۆز و ئەوەندە بێچێژە یعنی وە دەکا مناڵەکەش هەر لە بیدایەتەوە ڕقی لە کتێب بێ ینی مشکلەکە لەوەدایانی ڕقی لە جوغرافیا بێ ڕقی لە کۆمەڵایەتی بێ ڕقی لە بێگومان چکە بابەتێکی وشکە بۆ ئەو بەڵێ من بە یەکشت بۆ نمونە بە جەنابەت باسی ئێمە وەختی خۆی کە مناڵ بووین لە پۆلی یەکی ابتیدائیوانێ بێگومان ئێمە عەرەبیشە خوێندراوە هەمووی زمانە بڵێن ئەنگلیزیش و عەرەبیشە خوێنرا مامۆستایەکمان هەبوو هەر لە یەکی ابتیدائیوانێ کتێبی ئەینێ کتێبی مطالعەی خارجیمان پێوت ئەو کاتە زیاتر مستەڵەح بە عەرەبی بوو ئەویت ئەم کتێبانم بۆ بخوێندنەوانێ ئەم شەو تەواوی بکەن بەیانی مناقەشەی ئەکەین بەیانی قسەی لەسەر ئەکەین بەیانی ئەم تەوان و کتێبم و بەڕەسم بوو ینی چیرۆکێکی زۆر خۆش بوو ینی سەرنجی ئێمێ ڕائکێشە بەیانی ینی بە تەشویقوانێ هەم سعیکەش ئەوە سعیکەش وەلانەنێن کاتتان ئەبێ یەک سەعاتدا بنێن کتێبەکە تەواو ئەکەن ما باقی ئیتر کاتەکانت چەندێک دەئانی بۆی سعیکی خۆ بکەین بەڵێن ئەوەی منهەجەکەی مەکتەبە تاو بکەین بەیانی زۆر بەدڵخۆشە مامۆستا ئەگەر یەک چارێکیشی دابنایە بە سەریعی تەلەبەکانی هەڵەسان ئەگەر بە 2 و 6 بە ئەی بزانم چیتان فێر بوون ینی چی فێر بوون لەو کتێبێکی خوێنتانەوە مطالعە خارجیەکە بۆیە ینی ئەگەر ئێمە لە مناڵیەوانە مناڵەکانمان یانە لە سلکی پەروەردەیە
بکرێ بە بڕیارێک کە ئەبێ مطالعەی خارجی هەبێ دەرسێکی تایبەت هەبێ وابزانام هیچ لە زەرەر لە مناڵەکە نایە کە هەم لە تەدریسەکەشە دواکەوتونە بێت و هەم تاکیکی بەڕاستی پەروەردەیی جوان یاخود تاکیکی خوێنەر کە لە پاشە ڕۆژە بەڕاستی ئەم مناڵە هەم نرخی کتێبە ئەزانێ هەم ئاشنا ئەبێ بە زانستەکانی کتێب و مطالعەی خارجی تەنها پێویستمان بە بڕیارێکی وەزیری پەروەردە بێت منیگەڵێنەوە بۆ پەروەردە پێدوانیە کە مەسەلەن مناڵێک کە ئەم ئاشنایەتی لەگەڵ کتێب و خۆشویستی کتێب هەبێ ئەم مناڵەگە کوڕبێ و ژەم بێنێ گەورە بێ و ئەگە کەس بێ و شوو کاکە گەورە دەبێ ئیتر عەلاقەڵ داوا ئەو دەکات لە سەلاجەکەی گەورەتر کتێبخانەکە بەقەت سەلاجەکەی بێ ینی لە ماڵەوە یعنی من زۆر جاران برادەر هەبووە یان گەنج هەبووە بەسلەن پەیوەندی بەمنەوە کردووە لە ڕێگای سوشال میدیاوە گوتوێتی من خێزانەکەم قەت مەرجێ ئەوی دانەناوە کە کەونتەری بۆ دەکەم بەڵام کتێبخانەیەش بکەین لە ماڵێ یان عەلاقەل بەقەت سەلاجەکە کتێبخانەیەشیش بکەین یعنی گوتومە تۆ مشکلت چیە لەگەڵم خێزانە گوتیتی ینی داوای شتی دنیایی دەکات داوای ینی ڕقی لە کتێبە دەڵێ کتێبخانەکە شوێنی گرتووم یان پیاوەکە ڕقی لە خوێندنەوەی لە ژنەکە ئەوجا پێی وایە لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئەمە ئینحرافی پێدەکا یان مێشی دەکرێتەوە لەسەر داواکارەکانی خۆی ینی لە هەردوو بابەتە هەمانەیە ینی بەبەستم ئەوەیە وەکو جەنابەت دەڵێ ئەگە ئێمە لە سەرتاوە با بڵێن تەباییەک یان لێخۆشبوونێک لە نێوان ئینسان و کتێبا دروستکەین لە کتێبخانەیە کە گەورە دەبێتەوە ڕەنگە داتەوە حتا لەسەر پرۆسی هاوسەرگیری لەسەر ماڵدانان بێگومان من بە ئەوکو جەنابی مامۆستا فەرمی مەسەلا هەیە کتێبخانەشی هەیە لە ماڵە بەس خوێنەر نییە بۆ مەنزەر دایناوە بەس بۆ مەنزەر داینانی ئەو مەرجە لەوانەیە مەسەلەن کەسێک بێوێ بگاتەم ئاستە بڵێ بە کتێبخانێکم هەبێ بەڵام دوجار خۆی سەرقاڵە کاتۆ بە کۆمەڵە بابەتی کەوانی فەرامۆشێک ئەکانی کتێبخانەکەی تەنها ئەوەی ڕۆژانە پای چێکاتوانی و بڕابکەم لەوە چ بە تەمەنی مثلەن 4 کتێبیتیانە خوێن بێتەوانێ بەڵام کە تۆ خۆشەویستیەکەت هەبوو بۆ کتێبەکە بام کتێبخانت نەبێ بەڵام کتێبەکە بخوێنەرەوانێ بتوانانی دوای ئەوە بیبەخشی بۆ کەسی شکست و یەکیشکە تەشویقکە بڵێ ئەم کتێبە ئەم زانیاریانی تیا زۆر حەزەکە من ئیسا هەنێک کەس کە کتێبم پێشکەشەکە ئەڵێ کەوسەرخان بیخوێنەرە زۆر خۆشە ینی ئەگەیتە ئەمەە مەرحەل ئەڵێ لە سەرەتاوە تۆزە ئیزعاجە تێناگەی بابەتەکەی بەس بگەڕە پەڕێز 20 و 22 ئیتر ئەچیتە ناو مەوزوعەکەی زۆر خۆشە ئەوان وام لێ ئەکا من خۆم خوێنەرم بەڵام کە وام پێ ئەڵێ وام لێ ئەکا ئیتر کتێبەکە بخوێنمانێ هەتا کۆتایی جاری وایە مەسەرەن شەو ئەو شەو تا 4 شەو ناخەومێت تا مەسەرەن تا 2 شەو هەتا کتێبەکە تاوان دەکەم یعنی وا تەشویق دەکا ئێمە مەرجنێک کتێبخانەکەمان هەبێ لە ماڵەوە کتێبخانێکماندانە بێ مەرجەکە ئەوەیە بیخوێنی تەوانێ ئیتر تۆ کتێبەکە دوای ئەبەخشیت سواراتێک نەگوەکو بڵێن کتێبخانێکی هەیە لە نمایشێک داینێ بەداخۆن ینی ئێمە ژنان مەلاوەچێ کاتمان باشتر هەبێ لە ماڵەوە بن ئاڕاستە ساعاتێک ینی بۆ زاخاوی مێشک من زۆر جار ئەگەر تۆزێک بێتاقەتین هەبێ نیچە کتێبێگرن بە دەستمانێ ئیتر دوور ئەکەومەوە لەو بابەتی کە منی بێتاقەت کردووە چکە ئەگەر کێشێک تۆ بۆ چارەسەر نەکرا بێتاقەت بیسوودین ئەگەر بۆشە چارەسەر کراوە چارەسەرێکەی تو تاوە بەڵام کە چوومە سەر کتێبەکە هەستەکەم کێشەکەم چارەسەر بوو چکە کۆمەڵی معریفەم ئاياتێک کە من دوور بووم لێ جاریوە کتێبەکە لەو بابەتەش نییە کە منی مستەن سەرقاڵ کردەوە بابەتیشی کێ زانستێکی کێ بەڵام کە ئەچم من ناو کتێبەکە و ئەی خوێنمانێ دوور ئەکەومەوە لە دنیای دە و دنیایی کە منی سەرقاڵ کرد بە بابەتێکوانێک کە سەرکەم ئەو ئەهمیەتەی و منی کتابیش لای ئێمە قوچەتێکی خۆی هەیە لەبەروی ئێمە حتا ئاینەکەمان لە ڕێگەی کتێبێکەوە کە پێ دەڵێن قورئان ینی ڕێزمان گرتووە لە منداڵیەوە کە چاومان هەڵێناوە مەسەلەن کە قورئانیان دەداینێ دەبوایە جوان بیگری و ماچی کەی و نیچوانت دانێ و لە باوەشت دانێ و یعنی ئێمە فێرە سوکایەتی نین بە کتێب ئەوەندەی فێری ڕێزگرتنین لە کتێب ئەم حاڵەتە ئەگەر ئێمە مەسەلەن خاتوونێک یان پیاوێک لە ماڵەوە کە سترێسیشی لەسەرە هی ئیش و هی نەبوونی و هی ئاو و کارەبا و نازانم چی دنیاە کە کتێبێکی گر بەدەستەوە ناتوانێت جنێ و با ناتوانێت عنیف بێ لەگە منداڵەکەی دووری دەخاتەوە جەنابەت گوتت لەو تونند و تیژیەی لەو دڵتەنژیەی کە هەیەی لە بروی ئێمە هەر چاومان هێڵناوە باپیرمان بابمان دیوە کە کتێبێک هەیە ناوی قورئانە کە کتێبە شکڵی کتێبە ئیتر نییە حتى وەکو مناڵی ساوا پێچاوێتی بووی یعنی سەرما و گەرمای نەبێت تەسەوڕکە
دینەوە ئەو بابەتە بابەتێکی چاکە بابەتێکی زۆر گرنگ و بەبایەخیشە بەڵام دوای وچانێک ئەزیزانم دینەوە خزمەت جەنابان دوای وچانێکی کورت و دەگەڕێنەوە. ئەزیزانم سڵاو دووبارە گەڕاینەوە لای بەڕێستان. مامۆستا جەزا شتێکی زۆر بە جوانی بۆت باس کردم. ئێمە لە بوارەکانی جوگرافیایە، ئابووریە، کۆمەڵناسیە، سیاسیە، کشت و کاڵیە ساڵانە سەدان توێژینەوە و هەزاران مابڵین لێکۆڵینەوەی دەرچوونمانەیە باسی تەخەڵوج. باش ئەو هەموو توێژینەوەیە بۆ دەرمانی دەردی ئێمە نییە لە بوارێک لە بوارەکان کاکە، لە بواری دابەزین و هەڵکشان و نازانم چی دۆلار، لە بواری بێئاوی مالێ لەمە تۆ دەزانی وڵاتی ئێمە دوو ڕووباری شیرینی پێدادێت ئەمە لە هەموو هەسارەی ینی مەبەستم ئەو هەموو توێژینەوە بۆ کەڵشینیە بۆ ئەو توێژانەوە زانکۆکانی ئێمە لە کوێ ئەو مۆزوعان یعنی زانکۆکانی ئێمە بە حساب بێ بە قەڵام بێ دەبێ خوێنەوارترین توێژی ئەم کۆمەلگای لای ئەوانە واناکە یعنی خۆ فیتەریان لا نییە خۆ نازامچیان لا نییە خۆ شوتی فرۆشیان لا نییە ئەوانەی چوون پریپێر کراون ئامادە کراون بۆ ئەوی بگنە ترۆپکەکە لە زانست و لە زانین. دەبێ باسی زانکۆکان وەزعی زانکۆکانی ئێستا ئەو توێژنانەی کە دەکرێ بەڵێ یەکێ لەو شتانەی کە باوەڕم پێ هەیە سەراحەتە حەزەکەم زۆر ڕاستگۆ قسە بکەم. کاتێک کە تۆ دیتە ناو زانکۆ یعنی زانستگا یعنی ئەو شوێنی کە زانستی تیا پەروەردەکرێت ئەو شوێنی کە تاکێکی با بڵێن کەم ئەزمون دێتە ناوی بەڵام بە ئەزمونداری دەچێتە دەرەوە خەڵکێک کە دەیەوێت فێر ببێت تێبگات ببێ بە تاکێ بیرکردنەوەی هەبێت ببێ بە تاکێکە خاوەنی بڕیار بێت ببێ بە تاکێک کاریگەری لەسەر ماڵ و خێزان و دەور و پشتی هەبێت ببێ بە تاکێەوە ئەزمونەی کە وەری گرتووە سبێنێ لە کۆمەڵگاکەی خۆیان جێبەجێ بکات. کاتێک کە باسی زانکۆکەیت تعریفەکەی معلومە زانستگایەکە و ئەو مادانی تیاوترێتەوانە و مامۆستا و خەڵکی پرۆفشناڵ ئیشی تیاکەن و خوێنکار و ئەمانە بەرجەسا بنتیا. ببینە لە کوردستانی ئێمە ساڵی 92ەوە زانکۆکان ئێمە کراوەتەوە بۆ نمونە من یەکەم خۆبەخشبووم لە زانکۆی سلێمانیا لە ساڵی 92 پێشەوەی زانکۆ بکرێتەوە ئێمە بەکاری خۆبەخشی کتێبخانەکەیمان دروست کردووە نەک من کۆمەڵی هاوڕێی خۆشەویستیشم لەگەڵا بووە. ئەم زانکۆیە عمری 30 ساڵە 30 ساڵی ڕێکە کادر پێگەینە 30 ساڵی ڕێکە خەڵکە خاتە دەرەوە. بەڵام یەکێ لە مشکلەکانی زانکۆ ئەوەیە منهەجی علمی ناخرێتە بواری جێبەجێکردنەوە دەوڵەت حکومڕان دەسەڵات گوێ لە زانکۆکەی تۆ ناگرێت. ئەو شتانەی کە تۆ پێشکەشی ئەەکەیت وەکو پرۆژە حکومت بە هەند وەری ناگرێت ئەگەر بە هەند وەری بگرتایە ئەگەر ئەو هەموو توێژینەوەی لە زانکۆ جێبەجێکرا ئێستاکە ئێمە هیچمان لە وڵاتانی دەور و پشتیا لە دەرەوە ئەوان کەمتر نەبوو. بەڵام کاتێک کە تۆ توێژینەوەیکی زانستیەکەی بەرهەمێکی زانستی هەیە تەسنیمی لایەنی معنیەکەی جهەتی ئەو شوێنەی کە پێویستی پێێتی ئەو کاری پێناکە تۆ گوناحەت چییە؟ یعنی بێنە بەرچاوی خۆ ئێستا ئێمە کۆلیجی کشت و کاڵمان هەیە من خۆم لە کۆلیجی کشت و کاڵم زیاد لە 600 توێژینەوەمان هەیە توێژینەوەی چاک هەمووی پلەی نایابی وەرگرتووە یا پلەی زۆر باشی وەرگرتووە یا پلەی باشی وەرگرتووە. باش ئەگەر ئەمانە ئەوانە پلەکانیان باشە حکومت بۆ نایە سوود لەو ئەزمونە وەرگرێت کە خوێنکارێک 2 ساڵی ڕێک دەخوێنێت ئەزمموی علمی خۆی تێست کردووە هێناوێتی لێرا بە دەقێکی دا ڕێژرا پێشکەشی لیژنەیەکی علمی کراوە واژووی لەسەر کراوە کە ئەم شتە مصدقە ئەگەر حکومت بیەوێ بۆ نایخاتە بواری جێبەجێکردن دیارە خۆی نایەوێت. ئەوە من بەڕاستی پێداڵم حکومت خۆی نایە شتانە بۆ شێ بڕاتە پێشەوە ئەگەر ئەیەوێت باچمکی ئەو ئیشانە بگرێت و لە سەرەتاوە دەست پێ بکات. یعنی ئێستا بۆ نمونە مامۆستایەکمان هەیە لەسەر فستق ماستەرێکی هێناوە باشترین توێژینەوەی پێشکەش کردووە لە ناوچەی بازیان
مەوتنەکەشی بۆ دەستنیشان کردووە، بیئەکەشی بۆ داناوە، خاکەکەشی بۆ دەستنیشان کردووە. حکومە دەگەر لەوە بێت کە باخەکانی خۆی پەرە پێ بسێنەوە کەرتی کوشت و کاڵی جێبەجێەکە بۆ نایپش بۆ مامۆسایانە بەسێ کە ئەزمموی 2 ساڵی هەیە لەسەر بەخێوکردنیان تاوەکو زۆرتری ئینتاج بخاتە بازاڕەوان. یان لە توێژنەوەکانی سەرچاوی ئاو سەرچاوەکانی ئاو بڕوان پێ بکە 2 دکتۆرمان هەیە، یەکێکیان ئەندامی جەمعی ئاوی عالەمیە باشە، هەر لە زانکۆ لەگەڵ خۆمانە، یەکێکە لە دکتۆرە هەرز باشەکان، یعنی هەموو پرۆژەکانی بە پارە دەکردرێ ئەو بە خۆڕای دێ. بەڵێ کاکە خۆ بە تەمەن ئەو زانیاریانی کۆزمونەوە لە هەموو کۆنفرانسەکانە بابەتەکانی خۆی تەقدیمەکە، بەس کە حکومەت نەخاتە بواری جێبەجێکردن چی پێڵێت؟ یعنی ئەساسی هینەکە باوکمانە کە حکومەتەکەی ئێمە حکومەتێکی زۆر باش نەبووە، نەیتوانێت باوکێکی میهرەبان بێ بۆ هەموو ئەو کارێک کە هەیە. ئەگەر وا بواە بۆچی ئێستاکە شیرازێ و کۆمەڵگایە بۆ شێوە تێک دەچوو؟ ئێمە چیمان لە خەڵکانی ترکەمتر هەیە؟ یعنی بەس حەزەکەم بزانم خاکە هەمانە، سەرچاوی ئاوە هەمانە، هێزی زانستکارە هەمانە، مێژووە هەمانە، کەلتورە هەمانە، ئینسانی باشە هەمانە، هینش داهاتیشمان هەیە، واریداتیشمان هەیە. ئێمە خراپی لە بەکارهێنان هەیە. ئەگەر وانە بووە من خەڵکی وڵاتی نەوتم معقول لە نان نەبێبی خۆم، معقول نەوت نەبێبی بەکاری بێنەوە ئەو بێئاوی کە ڕووی تێکردویت. ئەمانە هەمووی مشکیلن، بەوەی لە بابەتەکە دوور نەکەینەوانە. حەزم کرد باسی بابەتێکی تر بکەین لەسەر ئەو بابەتی خوێندنەوەیە کە باسی کاریگەری کتێبخانەی تایبەتم بۆ بکە، ئەو کتێبخانە ئەهلیانە بە تایبەتی کە جەنابەت ینی ئەگەداری کە لەو مەکتەبە ئەهلیانە لەو قوتابخانە ئەهلیانە ئەوەی نەخوێنرێ و گرنگی پێنەرێ ئینتیما و شوناس و زمانی کوردیە. ئەوە برینێکی زۆر قوڵە. ئەوە پەروەردەی کوردستان خۆی دروستی کردووە، ئەوە وەزارەتی پەروەردە دروستی کردووە، ئەوە بێبایەخکردنی پەروەردەی حکومیە و ئیحتیمامدانە بە پەروەردەی ئەهلی. من نەمبیستووە لە هیچ شوێنێکی دنیادا خەڵکی ئەهلی دڵسۆسە بێ بۆ حکومەتەکەی لە کاتێکە حکومەتی میلەت بێت. تۆ ببینە وەزارەتی پەروەردە دەیان قوتابخانەی ئەهلی لە شار و شوێنەکانە بڵاو کردوێتەوانێ. ئەم قوتابخانە ئەهلیانە پیانەڵە قوتابخانێکی پرۆفیشیناڵی پێرفێکتی مادەکانیان وایە، بەڵام سەیری خەرجەکانیشی کە لە خاوەنی قوتابیەکانی وەدەگرن $4,000 و $5,000 و ئەمانە خەڵکی داما و هەژار و بەسە زمان ئەوەی نییە بچێن مناڵەکەی بنێرێ بۆ ئەوێ. بەڵام سەیری کە قانع شێرێکی هەیە ئەڵێ مناڵی بێنازە ئەمڕۆ سبەینە سەرکردەیە. هەموو سەرکردەکانی ئێمە هەموو شتە جوانەکانی کە هەڵکەوتن لە کۆمەلگای فەقیریەوە هاتوونەتە پێشەوانە. نامەوێت بەڵام کۆمەڵگای دەوڵەمەنەکان هیچیان نەبوو ینی بەرهەمیان نیە نا بە پێچوانەوە. بەڵام باز لەسەرەوەکەم ئێستاکە پەروەردەی قوتابخانە ئەهلیەکان کۆمەڵشتی ئێمەیان کوشتووە. یەکێ لەوانەیە کە ئێمە پێی ئەژین زمانە، کوا زمانی ئێمە لە قوتابخانەی ئەهلیەکانە بەرجەستە ئاکرێت، کوا کەلتور و مێژووی ئێمە لە قوتابخانە ئەهلیەکانە دەخوێندرێت. ئەوان دێن زمانێکی بێگانە غەسب دەکەن بەسەر تەلەبەکانە، ئایا تورکیە، ئایا ئینگلیزیە، ئایا هەر زمانێکی ترە. ئێمە دایک و باوکەکان پێمان خۆشە مناڵەکانمان فێری ئینگلیزیە بێ، مناڵەکان کە دێنەوە بۆ ماڵە بە کوردیش قسەیان لەگەڵان ناکەن. ئەمە خۆی لە خۆیان هەر لە باربردنێکە، خۆی لە خۆیان ئەمە ئەنفالێکی زمانە بەسەر میلەتەکەی ئێمە هێنایەنە. ینی کارەسات لەمە زیاتر ئەبێت چی بێت؟ مناڵێک زمانی خۆی نازانێت، مێژوی خۆی نازانێت، ئەدەبی خۆی نازانێت، دێڕێک لەسەر وڵاتەکەی خۆی نازانێت. تۆ ئەگەر ئەم سبێنە مناڵە تەخەڕج بکە چ وەلایەکی بۆ وڵاتە هەیە؟ کام لە ئێمە لە قوتابخانەیەکی ئەهلیەوە دەرچوین و بووین بە کەسێکیەوە، هەمومە لە قوتابخانە سەرەتایی و سادە و لە ڕحلە ڕقەکانەوە هاتوینەتەوە. کارەساتێکی تر هەیە. ئێستا مناڵانە کە هەمیان بە ئینگلیزی قساکەن وازانن ئەگەر بە ئینگلیزی قسەی کردی تر هەموو شتێک لە دنیادا بەدڵی ئەو دەبێت. بۆ لەبەرەوەی هەلی کاری بۆ ڕخسێت و سبەینی ئەتوانێت کار بکات. یەکاکە هیوا هەیە زۆر لە ئینگلیز باشترش قساکات، بەڵام کە نەزانێت کار بکات با زمانیش بزانێت، هیچی شێکی دەست ناکەوێت. خاڵێکەیە زۆر گرفتە بە ئێمە. ئەمانە تووشی هینێک بوون، حاڵەتێکی سایکۆلۆجی زۆر خراپ. یعنی بۆ نمونە هاتوون کۆمەلگای ئێمان تەقسیم کردووە بەسەر تەبەقاتە. جاران ئێمە لە گەڕێکێکا بوون، خەڵکی دەوڵەمەنی تیا بوو، مامۆستای تیا بوو، شۆفێری تیا بوو، دوکانداری تیا بوو، حەماڵی تیا بوو، هەمومان بەیەکەوە جوان بوون. ئێستامان هاتوون کۆمەلگان تەقسیم کردووە بەسەر کۆمەڵێ فیئەیە،
ئەمە گەڕێکی فلانشتەوە گەڕێکی فیسارەمە ئەمان هەمی دەوڵەمەنی ئەمە خۆ جاکردنەوەی لە کۆمەلگا یعنی ئەوان پیان عیبە بڵێن بێنە ناو خەڵکە سادەکەەوە لەگەڵ ئەوانە بژین ئەمە ئەم مۆڵە تایبەتە بەم خەڵکانە بە زەمانی تیادەژین خۆ خوارەمانی دروست نەکردووە ئێوە خۆتان ئەم بیەتان بە خۆتان دروست کردووە ئەو ینی گەوری مشکلی دەوڵەمە نەزین لە چیایە بەس خاوەنی پارەیە کاکە وەڵام بەزین بە هەندێک خەڵکایەتەوانێت تەنها پارەی هەیە لە ژیانە هێدەوەرە کای معریفی بکەرە بزانم چی پێ دێ خۆزگە پارەکەش حڵال بووە خۆشگە پارەکەشی بە تەندروستی دەستکات خات و کەوسەر ئەوانەی مامۆستا باسیەکە لەم شێواندنی دنیابینی ئێمە و زۆر بەشی بۆ زانین دەگرێتەوە خۆ دەزاری بۆ چکە زانین ئەزیێدان کەمە کاتەوە و باشەکانە زیاد دەکا یعنی تۆ کە ئەزیەتی باڵندەیەک نادەی بیرکردنەوەکە جوانە بۆیە ئاکارەکە جوانە لە بروی خۆ کتێب یعنی کتێب سەری نەوتی و غازی پێهەرزان ناکری و پێگران ناکری کتێب معریفە و وشیاری دەتوانێت بیرکردنەوە جوامکە بۆی ئاکارە جوانبی وانە یعنی یەکێک دەبینم کە بنێشتێک فرێ نادا لەسەر جادەی لە ناو سیارەیە بنێشتێک فرێ نادا گوتومە بۆ فرێ نادەی گوتی لە بروی باڵندە هەیە یەک دەنوچی لێبا ئیتر دەیخنچێنێ یان دەنوچی بۆ ناکرێتەوە ئەم بیرکردنەوەکەی جوانە بۆیە ئاکارەکەی جوانە ینی پێت وایە جەنابەت ئەو تونند و تیژەی لە میدیای ئێمە هەیە لە سوسیال میدیای ئێمە هەیە لە کۆمنتی ئێمە هەیە ئەم تونند و تیژە دەیگەڕێنیەوە بۆ کتێب یان پەروەردەی زانین یان خوێندنەوە یان بوونی کتێب لە ژیانی لە ژیانی ئەو کەسەی کە عنیفە تونند و تیژە بەرامبەر بە هەموو شتێک یان جنێو دەدا بە هەموو شتێک ئەو تونند و تیژەی لە ناو سوسیال میدیای ئێمە هەیە چ پەیوەندیشی بە کتێبەوە هەیە مامۆستاگیان پەروەردەکردنی مناڵ تەنها بەخێوکردنێتی خواردنی بیتێ و گەشە بکە جسەدیەکیش بۆ بێچوو خۆی دیکایانی بڵێ کاواتە ئێمە ئەوەی کەرێتە گرنگمانە پەروەردەی فکری پەروەردەی عەقڵی ئەو مناڵەیە کە دوادار ئەچێتە ناو کۆمەڵگە و چۆن مامەڵە ئەکا دوجار ئەمیلی ئەکەوێتوانێت کە تۆ بابەتێک لە سوسیال میدیادا ئەبەزێنی چەند کۆمنتی بۆ ئەچێت و چەند کۆمنتی نەشیا و ئەنووسێت بەبێ ئەوەی مەغزای نووسینەکەی خوێند بێتەوانێ اینجا ئەو من ئەیگەڕێنمە بۆ ئەو ئەگەر کتێبە بخوێنێتەوانێ ئەوە 12 دیێڕی سوسیال میدیا خوێنێتەوانێ پێش ما کۆمنت بنووسێ یعنی نەزانین لە بیرکردنەوە نەزانین لە خوێندنەوە نەزانین لە مامەڵەکردن لەگەڵ هەر تایچێکە لە ناو کۆمەڵگە ئەیگەڕێنمەوە بۆ نەخوێندنەوەی کتێبێک کە چەند معریفەتە دەیاتێ من تقریبا 2 هەفتە لەمەوە پێش بەڕێزێک کتێبێکی یامێ لەسەر گوڵ یعنی من تەسەورم نەکرد گوڵێکردنەوە یان کە تۆ چی گوڵێکە گەڕی پێشکەشی کەسێکی ئەەکەی چی کارەسەر ئەو کتێبەم خوێندەوانێ ڕۆیایی گۆڕین بەرامبەر ئەوەی کە من لەمە دوا گوڵ بکڕم کە چۆن ئەو گوڵە لێکراوەتەوە چەند خزمەتی و دۆستایەتی و دڵڕەنجاندن و دڵشکاندن هەیە لە بینی گوڵەکانە کاتێک لیان ئەەکەیتوانێ گوڵێک لە ناو بڵین لە یەک بنکە کە گوڵێک ئەپچڕێنی ئەوە گوڵەکەی تەنیشتی کە لە هەمان بنکە چەند خەفەت ئەخوا یعنی لەمەوە بۆم دەرکەوت کە هەر کتێبێک گە نامیلکەیەکیش بێ بیخوێنیتەوانێ معریفە فێر ئەبی یعنی معریفەتێک وەرەگری دەکا بە ئینسانێکی باشتر ئەگۆڕێ من نامەوێ بڵێم کتێب ئەمەنە بخوێنرێتەوە مرۆڤەکە لە قاڵب بنرێ چکە زۆر جار کە زۆر خوێنەرێکی زۆر تند بیت لە قاڵبت ئەنێ فکری خۆتت نامێنێ مثلا فکرت نییە تۆ بیر بکەیتەوە ینی بیر بکەیتەوە خۆت نووسەربی خۆت دانیشی بنووسی من لەگەڵ ئەوەیەم کە کتێبەکەت خوێندەوانێت دوجار بیر بکەیتەوانێ چەندێک لەو کتێبە فێربووی چەندێک معریفەت وەرئەگری لەو کتێبە دوجار خۆت نووسەربی چکە تا نەنووسیت نازانی چەندێک معریفەتت لەو کتێبە وەرگرت باشە مامۆستا ئێمە باسی هاوکارەکانمان کرد ئەی چ بکەین باشە چ بکەین بۆ ئەوەی پیاوی ئێمە تونند و تیژنەوەی بەرامبەر بە خێزانەکەی بە مناڵەکان من چی بکەین بۆ ئەوەی ئەم دنیا بینیە کتێب بێتەوە ناو ژیانی ئێمە یان نەک خودی کتێب مەبەستم معریفەکەیەتی یعنی مەبەستم ئەو ئەزمونە دنیا بینیەکە لە ناو کتێبە هەیە چی بکەین باشە ئێمە زۆر باسی هۆکارمان کرد بە باسی ئەوش بکەین چی بکرێ باشە باش ئێمە ئەگەر لەچینە سەر خێزان یاخود پەروەردەکردنی تاک لە ناو خێزانە من کەسە سەرێکیەکە گەڕێنمەوە بۆی دایک چونکە دایک هۆکارێکی زۆر گرنگە دایک دروستکراوێکە کە ئەتوانێت تاک پەروەردە بکە
بێگومان ئەو تاکە ئەوەیە کە بڵێن مناڵەکەیتی لە بەردەستیا و دوجار ئیباتە بەرخوێندن چونکە لە سەرەتای دروستبوونی ئەو مناڵەوانێ لە بەردەستی ئەم دایکە ئەگەر ئەم دایکە خۆی ناسی بێ پڕچەک بوو بێت ئەم دایکە معریفەتێکی تاوی هەبێت بە شتەکان دوجار ئەم مناڵی وای لێ ئەکا کە بەڕاستی ئەویش خوێنەرێکی باش بێت و دوجار کە ئەچێتە ناو کۆمەڵگەوانێ ئێمە بەداخوانێ وەکو بە عەرزم کردی لە پرسیارەکەی پێشووی جەنابتە کە دایکی خوێنەرمان کەمە یاخود ئێستا دایکانی ئێستا سەرقاڵم بە کۆمەڵێ بابەتەوانەیە کە دوجار هەر ئەو بابەتێر کە لە بازنەیە کە ئەی خوڵێنێتەوانی و بەبێ ئەوی بتوانێت لی دەرچێ من هۆشیاری تاک یاخود تاک چەند خوێنەر بێ یەکەم جار ئەیگەڕێنمە بۆ دایکەکە ئێمە ژنمان هەیە ژنی نووسەرمان هەیە زۆرمان ژنی نووسەر هەیە بەڵام جارویان مەغزای نووسینەکەی بۆ خزمەتی خۆی نەبووە یاخود بۆ خزمەتی تاکی ژن نەبووە یعنی نووسینەکەی ژنانە نەبوو خۆی ژنە بڵێ بەس نووسینەکەی ژنانە خوێن تۆ کتێبەکە سەرکەی کەمترین فکری خسۆتە سەوی کە خزمەتی ژن کار لەو کتێبەکەیە ئەمە تەمان ژن خۆی بخوێنێت و گەر جارێ ژنێگەر خوێنەر بێ دوور ئەکەوێتەوە لەوەی کە خوێنەری کتێبێکی ژنانە بێ یاخود نووسەرەکەی ژن بێ بۆی من ینی لێرە ئەم گلەیەم هەیە خۆم کێشم هەیە کەم خوێنەری ژنمان کەمە نووسری ژنمان کەمە ئەو ژنانش کە ئەنووسن کەمن لە بوارێکە ئەنووسن جاریە دوورە لەوەی کە دابتوان خزمەتی ژنکەن بێگومان ئەمە دوجار ئەیگەڕێنێتەوە بۆی کە چەند لە ناو خێزانە کێشە دروست ئەبێ یاخود چەند ناو خێزانە لەگەڵ هاوسەرەکانە معریفەیەکی ئەو تۆنە بێ کە بتوان هەردووچان گونجاو بن بەیەکەوەی کە هەمان بیر و بۆچوونی وان جوانیان هەبێ کە کتێبەوە دی بکەن مامۆستاجان ئەزمموی تۆ ماشەڵاوانە دەوڵەمەندە ینی کاتی ێزگار زۆری دەوێ بەڵام دەبێت ینی بە ماوەیەکی کورت سوود لە دنیابینی تۆ وەرگرم کە چی بکەین چی بکرێ باشە یعنی چی بکرێ بۆیە ئێمە ینی ئەم خەڵکە بخینەوە سەڕێ ڕاست ئەگەر بە شێوەیەشی جوزئیش بێ ینی چکە هەمووی بە ئێمە چا ناگرێ خۆ دەزانی هەمووشی بە کتێب چا ناکرێ شتی تکەش لێ تەنیشتە بەڵام چی بکرێ باشە وڵی ئوستاس من باوەڕم بەوە هەیە پەروەردە بنەڕەتی هەموو شتێکە پەروەردە ئەساسی هەموو بناغەیە یعنی تۆ بێت لە پەروەردەوە دەست پێ بکەیت یەکەم شت کە هەمانە پێویستمان پێ بێ پەروەردەی خێزانە یعنی بۆ خۆم لە ماڵیشەوە پێویستم بە پەروەردە هەیە کە هاتمە دەرەوە پێویستم بە پەروەردە هەیە کە هاتمە سەرجادە پێویستم بە پەروەردە هەیە کە تۆڵی پەروەردە یعنی تۆ بتوانی تاکێکی تەندروست بیت زەرت نەبێ على الأقل مخالفاتەکەم بکەیتەوانێ ئەمە زۆر گرنگە خاڵێکی ترکە هەیە ئەوەیە تۆ هەتاوەکو خوێنەوار بیت دەستکراوە بیت هەتاوەکو معریفە هەبێ باشتر تێدەکەیت هەتا بخوێنیتەوە شارەزاوی لە بابەتەکانە خۆی من ناڵێن 24 ساعت تۆ کتێبە بەدەستەوە بێ ئەڵێن ئەو کاتانی کە تۆ حەزت لە خوێندنەوەیە بخوێنەرەوە بڕوا بکە ئوستاس ئەو کەسانی کە دەخوێنەوە بە حیاتیان تووشی نەخۆشی شەکرە نابن چکە لە کاتی خوێندنەوە تۆ هەڵەسیت مێشەکە لە سێ بە سووتاندنی هەموو ئەو شەکرەیەکە لە لەشتای ئەو کەسانی کە دەخوێنەوە هەمیشە بیر تیژ دەبن هەمیشە بیر کۆڵ نابن ئەو بۆ معلوماتێ ئەو کەسانی کە دەخوێنەوانێ ئەتوانن گۆمی نەزانینی خوان بشەڵاقێن و خوان دەرباس بنتیایە تۆ تەماشاکە ئەو لاپەڕەیە بێنە بیخوێنەرەوە پێشەی بیخوێنی تۆ بزانە ئاسی ڕۆشنبیری چی بوو کاتێک کە خوێندیشتۆ بزانە چیت بەسەر هات جاری وایە ئینسان بە دێڕێک مەجرەی ژیانی دەگۆڕێت خۆی خوێندنەوە لە ئەساسا یەکەم کتێب کە دەیخوێنیتەوە کاریگەری ڕاستەخۆ لەسەر تۆ بەجێ دێ لە چۆن بیر بکەیتەوانێ بە مەرجێک نووسەرەکە توانی بێتی ئەو حەزا لای تۆ دروست کات ئێمە کێشەمان لەگەڵ نووسەراندا هەیە لە خوێندنەوە کێشەمان لەگەڵ کۆمەڵگاکان نییە دەزانی بۆ چکە هەندێک نووسەر هەیە بۆ خۆی دەنووسێت هەندێک نووسەر هەیە بۆ خەڵک دەنووسێ هەندێک نووسەر هەیە بۆ کۆمەڵگا بەگشتی دەنووسێت بەڵام گرنگترین شت ئەوەیە ئێستا تۆ جاری وا هەیە ڕەشعرم جۆ لێ دەبێ وا دەزانم بۆ من نووسیوە من بێ ئەوەی تۆ ببینم دەیان میل لە یەکەوە دوورین کەچی خۆشەویستیم بۆ تۆ هەیە ئەمانە هەمی کاریگەری لەسەریە ئێمە چۆن بتوانین ئەم تەندروستێ بگۆزینەوانێ بۆ ناو کۆمەڵگا یەکەم شت ئەرزم کردوتمان پێویستمان بەوە هەیە پەروەردە بەرنامەکانی خۆی داڕێژێتەوە مەجرەی مناڵی تێدا بگۆڕێ بیرفراوانی بۆ مناڵ دروست بکە خوێندنەوە بکە بە نەرید بیکە بە کەلتور لە هەموو جێگاکاندا لێپێچینەوە لێپرسینەوە لەسەر خوێندنەوە بکرێت هەوڵ بدەین دەقێکی داڕێژراوی چەق بەستومان نەبێت دەقێکی داڕێژراویمان هەبێ پانتایەکی زۆر داگیر بکە سەرنج بدە لە مناڵانی تێگەیشتوو لەگەڵ مناڵانی پێگەیشتووە چ جیاوازیەکمان بۆ دروست دەکەیت ئەها لێرەدا سیرەکەی پەروەردەی ئێمە پشت دەبەسێ بە دەقی لەبەرکردن
مناڵەکانی ئێمە هەمووی دەڕاخە هیچی تێگەیشتنی نییە هەر هەر ئەوەندە کە لەبەری کردووە ئەوە لە بیرێچێتەوە بەڵام ئەگەر پێی بگەێنی و تێی بگەێنیت ئوستاس ئەو هەموو مەنهەجەی کە پەروەردە دایناوە بۆ مناڵ من ئاگاداری ئەوەم ئەو هەموو مەنهەجەی پەروەردە دایناوە بۆ مناڵ بێزاری لای مناڵ دروست کردووە وەڕزبوونی تێدا دروست کردووە بەڵام هەموو ئەو کتێبانەی کە لە کتێبخانان عاملێکی مساعدن هۆکارێکی یارمەتی دەرن بۆ ئەوەی شیکار بۆ کتێبەکانی تۆ بکەن بەڵام کاتێک کە تۆ دەبینی جەنجاڵی هەموو ئەو سەرچاوانی کە بەسەر مناڵەوە لۆت بۆ بێزاری دەرە بڕێ حەزی لە خوێنەوە نامێنێ واکە دوورکەوێتەوانێ ئەگەر بێت و پەروەردە کار لەسەر ئەوە بکات منهەجی خۆی بگۆڕێت خوێندنەوە بک بە نەریتێک کە لە سەرەتاییەوە هەتاوەکو دەچێتە زانکۆ بابەتێکدا بڕێژێت یا هەریج نەبێ بیکە بە مادەیەک و لە قوتابخانەکانە بوترێتەوانە یعنی ئەمە چەند جار داوای ئەومان کرد کە وانەی کتێبخانە بکرێ بەوانەیەکی سەرەکی و لەگەڵ وەرزش و وێنە و ئەمانە سرود و کۆمپیوتەرە بکرێ بە من ئێوە دنیابیتان جوانە کەسایەتیتان جوانە هەوڵتان بوونتان جێگەی شانازیە هەم بۆ ئەوانەیتان ناسن هەم بۆ ئەوانەی دڵنیا و کە ناتان جێگەی شانازین زۆر سپاس بۆ وازتان خات و کەسەر سپاس دەکەم ئەزیزانم خۆشەویستانم بەم جۆرەش هاتنە کۆتایی ئەم ئەڵلقەی بەرنامەی فەرهەنگ تا بێگەیشتنەوەی شتر دیداری شتر خواتان لەگەڵ هەرشاد